بەشی شەشەم و کۆتایی راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە و کۆمیتەی ئیجرایی بە پلونەمەکانی حزب و کۆمەڵە. شەشەم، دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی. هەر جار بە نەجارێک و بە تایبەتیش لەم چەند مانگەی دواییدا دەنگۆی پرسی دانوستانەکانی ئەم یان ئەو حزب لەگەڵ کۆماری ئیسلامی بڵاو دەبێتەوە. پێویستە جارێکی تر سیاسەتی کۆمەڵە سەبارەت بەم بابەتە بەڕوونی بخرێتە ڕوو. لە ڕوانگەی ئێمەوە دانوستان لەگەڵ دوژمن خۆی لە خۆیدا بابەتێکی ڕەتکراو نییە. دانوستان لەگەڵ تەنانەت گەندەڵترین دوژمنیش دەتوانێت بەشێک بێت لە خەبات دژی ئەو دوژمنە، بەڵام ناکرێت دانوستان لەسەر وەهمی ئاڵوگۆڕ لە سروشتی دوژمن یان فریودانی دوژمن بێت. دانوستان لەگەڵ دوژمن نابێت جگە لە حسابکردنی هاوسەنگی هێزی گشتی لە نێوان هەردوولا لەسەر هیچ بنەمایەکی تردا بێت. دانوستان لەگەڵ دوژمن جگە لە حسابکردنی هاوسەنگی گشتی هێز لە نێوان هەردوولا ناتوانرێت لەسەر بنەمای شتێکی تر بێت. فریوکاری دوژمن بە ئامانجی پیلانگێڕی وەک چۆن چەندین جار لە کوردستان ئێران هاتووەتە گۆڕێ ناکرێت ناوی دانوستانی لێ بنین. ئەگەر لە هەلومەرجێکی تایبەت و دیاریکراودا دانوستان و گفتوگۆ لەگەڵ دەوڵەتەکاندا بوو بە پێویستێکی سیاسی، دەبێت بنەمای ڕێکەوتنی گشتی لەسەر قبولکردن یان ڕەتکردنەوەی دانوستانەکە وەک پرسێکی نەتەوەی و گشتی سیر بکرێت. پێویستە بەشێکی یاشکرا بەڕێوە بچێت و لە ئەگەری بەڕێوەچوونی دانوستانی لەو شێوەیە پێویستە مەکانیزم و شێوازی گشتی بەرەو پێشبردننی ئەو دانوستانە بە گوێرەی ڕێکەوتنی گشتی بێت. یەکێک لە مەرجەکانی ئێمە بۆ هاوکاری لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان بریتیە لە قبولکردنی ئەم بابەتە. بەڵام بە بۆچوونی ئێمە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئامانجە ڕەوا و دادپەروەرەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی نایێت. سناروێی پێشڕە و سەرکەوتوو لە گرەوی یەکگرتووی بزووسنەوە کۆمەڵایەتیەکان و یەکگرتووی خۆبەخشانەی گەلانی نیشتەجێران نەک تەنیا بۆ ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی بەڵکو بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی ئازاد، یەکسان و خۆشگوزەراندایە کە تیادا کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش وەک زۆرینەی ئەم کۆمەڵگایە چارەنووسیان دیاری بکەن. کونگرەی 12 پەکەکە بەرە ڕووبوونەوەیەکی ڕەخنەگرانە. یەکەم، هەڵسەنگاندنی هەڵوێستی فەرمی کونگرەی پەکەکە کە دوا بە دوای بەیاننامەکەی ئۆجەلان لە زیندانەوە سەبارەت بە هەڵوەشانەوە و چەکدانان هات، هەسا ئێرە و ئەگەر هیچ ڕووداوێکی دیکەش ڕوونەدات لە مێژووی خەباتی خەڵکی کورد لە ناوچەکەدا وەک ڕووداوێکی گرنگ تۆمار دەکرێت. هەڵبەت ئەوەی کە لە کردەوەدا چی ڕوودەدات و هەروەها مەزەندەکردنی کاریگەریەکانی هێشتا زووە و سەبارەت بە دەرەنجامەکانی کۆمەڵێک پرسیار و ناڕوونی لە ئارادایە. ئەوەی کە ئایا ئەم هەنگاوە تۆپەکە دەخاتە مەیدانی ئەردۆغان بۆ گۆشەگیرکردن و لە قاودانی ئەو، ئایا داماڵینی چەک و هەڵوەشانەوە ڕاستیە یان مانۆڕێکی سیاسی؟ ئایا بەڕاستی ئەمریکا ڕۆڵی نێوەندگیری هەیە و ئەگەر هەیبێت ئایا گوشارەکانی ئەمریکا بۆ سەر تورکیا کاریگەر دەبن؟ پەکەکە لە ڕوونکردنەوەکانی هەڵوێستی خۆیدا وەڵامی ئەو پرسیارانەی نەداوەتەوە. پەکەکە دەیتوانی بە شێوەیەکی شەفاف لە هەڵوێستێکی لۆژیەکی و بەهێزەوە بە پشتبەستن بەو بزووسنەوە جەماوەریە بەهێزەی کە پشتیوانی لێ دەکات گۆڕینی سیاسەتی خۆی ڕاگەیەنێت و بچێتە ناو دانوستانێکی شەفافەوە لەگەڵ دەوڵەتی تورکیا. هەروەک چۆن پەکەکە خۆی لە سەردەمێکدا بە نێوەندگیری دەوڵەتی نۆروێژ سیاسەتێکی لەو شێوەیەی پێڕۆ دەکرد. ئەگەر دەوڵەتی تورکیا بەڕاستی مەبەستی کۆتاییهێنانە بە شەڕ و ململانێ 45 ساڵە لە تورکیا دەبوو لە بەرامبەر ئەو ئیمتیازانەی کە پەکەکە دەیداد یان داویەتی هەر چەشنە دەستدرێژیەکی سەربازی بۆ سەر هێزەکانی پەکەکە ڕابگرێت و سەرجەم زیندانیانی سیاسی لەوانە عەبدوڵڵا ئۆجەلان و سەلاحەدین دەمیرتاشی ئازاد بکردایە و لێبوردنی گشتی بۆ هەموو ئەوانەیە کە لە ڕێزەکانی پەکەکە داخەباتیان کردووە ڕابگەنێت و هێزە سەربازیەکانی لە کوردستانی عێراق بچێتەوە. هێشتا هیچ کام لەمانە بەمانای دەستەبەرکردنی مافەنەتەوەیەکانی خەڵکی کورد نییە. ئەم پرسە دەیتوانی ببێتە بابەتی خەباتی سیاسی و مەدەنی لە کوردستان و دیالۆگ یان ئەگەری ڕێکەوتنەکانی دواتر. واقعیەت ئەوەیە کە دەبێ وەرچەرخانی سیاسی پەکەکە لە پرسی واسێنان لە خەباتی چەکداری یان جۆرێک لە زەمینە سازی بۆ چوونە ناو گۆڕەپانی چالاکی مەدەنی و دموکراتیکدا نەبینرێت، بەڵکو لە بنەڕەتدا مەسەلەی بە بنبەستگەیشتنی استراتێژێکی مەیلێکی سیاسی دیاریکراوە
لە بزوستنەوەی خەڵکی کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا. ئێمە لە مێژووی حەزبە سیاسیەکانی چوارپارچەی کوردستان لە هەر چوار وڵاتی ناوچەکەدا شاهدی گەلێک وەرچەرخان و ئاڵوگۆڕی لەم چەشنە بووین کە لەسەر ئەم باوەڕە جەخت دەکەنەوە. ڕزگاربوون لە ستەم و چۆسانەوەی نەتەوەیی تەنیا بە لە ناوبردنی سەرچاوەکانی ستەم کە بریتیە لە چینی چۆسێنەر و دەوڵەتی سەرکوتگەری پشتیوانی ممکن دەبێت نەک بەبوون بە هاریکار لە بەرامبەر پێدانی ئەمتیازێکی سنووردەردا. ئاڵای سۆسیالیزم لە بزوستنەوەی کرێکاریدا نەک تەنیا ئاڵای ڕزگاری کرێکاران لە چنگ ستەم و هەژاری و شەڕ بەڵکو ئاڵای نەهێشتنی ستەمی نەتەوەیشە. تەنها لە سۆسیالیزمدایە کە چیتر نەک هەر هیچ نەتەوەیەک بەرژەوەندی لەوەدا نییە دەسەڵاتی خۆی بەسەر نەتەوەیەکی دیکەدا زاڵ بکات بەڵکو ئەو شۆناسە دروستکراوانەی کە دەبنە هۆی جیایی مرۆڤەکان لە یەکتر وەک ناسیۆنالیزم وین کە بە درێژایی مێژوو و ئامرازێک بوون لە دەستچینی دەسەڵاتداردا بۆ پەرەپێدانی ترس لە یەکتر و شەڕ و هەروەها پاراستنی پەیوەندیەکانی هێژمون لە پرۆسەکی مێژوویدا کاڵ دەبنەوە. ڕەنگە نەوەی نوێ لە بیریان نەبێت، بەڵام سۆسیالیزم بە درێژایی مێژوو لە نێو حەزب و ڕێکخراوە سیاسیە کوردیەکاندا خاوەن جێگە و پێگەیەکی زۆر تایبەتی بووە. تەنانەت کاتێکیش کە ئەو حەزبانە بەڕاستی سۆسیالیست نەبوون یان بە هیچ شێوەیەک خۆیان بە سۆسیالیست نەدەزانی. بەڵام سروشتی ئەم جۆرە حەزبانە بەدەر لە ڕێزێکی دەرونی بۆ ئەم چەمکە و دووپاتکردنەوەی لە چوارچێوەی پرەنسیڤە باوەڕیەکاندا دەبێت لەسەر بنەمای ئەو ڕاستیە هەڵسەنگێنرێت کە استراتێژی سیاسی ئەوان بۆ بەسەرکەوتن گەیاندنی بزوستنەوەی نەتەوەی کورد پشبەست و نەبوو بە خەباتی چینی کرێکار لە وڵاتی پەیوەندیدار. جێ سەرسوڕمان نەبوو کە ئەم جۆرە حەزب و ڕێکخراوانە لە 30 ساڵی ڕابردوودا واتە دوای ڕووخانی بلۆکی سۆڤیەت و ئاراستەی ئاشکرای سەرمایەداری چین نەک هەروە بەستەئی و هۆگریەک بە سۆسیالیزم نیشان نەدەن بەڵکو لە جیهانی پاش شەڕی ساردا بە دوای دۆزینەوەی استراتێژێکی سیاسیدا کە شانسی سەرکەوتنی هەبێت بەردەوام لە هێڵێکەوە بڕۆن بۆ هێڵێکی تر و هەڵوێستەکانیان بگۆڕن. خەڵکی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە یادەوەری سیاسی خۆیاندا شایەتی خەبات لە دژی ئەمپریالیزمەوە بگرە تا دەگاتە هیوا هەڵشنین لەسەر سیاسەتەکانی ئەمریکا بۆ گۆڕینی ڕژیم لە ناوچەکە و تا دەگاتە بە ئامرازکردنی هێزی چەکدار لە دەست ئەمیان ئەو دەسەڵاتی ناوچەی و هیتت بوون. وەرچەرخانی سیاسی پەکەکەش دەکرێت لە چوارچێوەی ئەوە هەلومەرجێکی جیهانی و وەک ڕێبازێکی سیاسی جیا لە استراتێژێکی سۆسیالیستی کە لە بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستان و لە استراتێژی حەزبی کۆمۆنیستی ئێراندا گەڵاڵەکراوە شرۆڤەی بۆ بکرێت. ڕێگای بەرەو پێشچوون بەرەو کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان، کۆمەڵگایەک لەسەر بنەمای یەکگرتووی و دوور لە ستەم و چۆسانەوەی نەتەوەی و ڕەگەزی و هیتر، ڕێگایەکی پڕ لە هەوراز و نشێوە کە لە هەر قۆناغێکیدا لەگەڵ هێزی چینە چەوسێنەر و دەوڵەتە سەرکوتگەرەکان بەرەوڕوو دەبینەوە. هیچ کەس بەڵێنی ئەوەی پێنەدابووین کە ڕێگای ئازادی کوردمەودایە و هیچ خەباتکارێکی جدیش بە شەرتی چەقۆ و گەرەنتی سەرکەوتنی ئەمڕۆ و سبەی پێ نانێتە ناو گۆڕەپانی خەباتەوە. ڕێکخراوە سیاسیەکان دێنە ناو گۆڕەپانی خەبات و تاقی دەکرێنەوە و دەڕۆن، بەڵام کۆتایی ئەم خەباتە نەک هاتن و ڕۆیشتنی ڕێکخراوەکان بەڵکو سەرکەوتنی خەڵکی کورد دیاری دەکات. سەرکەوتنی خەڵکی کورد تەنیا بە هاوپشتی و هاوخەباتی لەگەڵ چینی کرێکار و لە ژێر ئاڵای سۆسیالیزمدا مسۆگەر دەبێت. بەرنامەی ئێمە بۆ نەتەوەی کورد بریتیە لە نەهێشتنی ستەمی نەتەوەیی کە هەم بەپێ ئەزمموی کردداری و هەم بەپێ شیکاری زانستی باوەڕی تەواومان بەوە هەیەکە بەدی هاتنی ئەو ئامانجە بە هاوپشتی و هاوخەباتی لەگەڵ بزوستنەوەی چینی کرێکار و سەرکەوتنی خەباتی ڕەوای کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و یەکڕێزی ستەملێکراوانی کۆمەڵگا لەوانە ژنان و نەتەوە ستەملێکراوەکان لە کوردستان و ناوچەکە و جیهان مسۆگەر دەبێت. هەر لە دابەشبوونی کوردستان لە دوای کۆتایی هاتنی شەڕی یەکەمی جیهانی لە نێوان چوار وڵاتی کۆنەپەرست و لەلایەن ئەمپریالیستەکانەوە هاوتەریب لەگەڵ بەرژەوەندیە چینایەتی و ژئۆپۆلیتیکەکانەوە بگرە تا دەگاتە بەرگریکردنیان لە دەوڵەت نەتەوە خەیاڵی و یەکگرتووەکان و بەشداریکردنیان لە سەرکوتکردنی بزوستنەوە مافخوازیەکانی خەڵکی کوردستان
هەر لە دابینکردنی گازی کیمیایی بۆ سەدام حوسەین لە کاتی کۆمەڵکوژیەکانی هەڵەبجە و ئەنفالەوە بگرە تا دەگاتە دانانی خودی پەکەکە لە لیستی تیرۆر و تا بێدەنگی لە بەرامبەر ڕێفراندۆمی هەرێمی کوردستان و هێرشی هەشتی شەعبی و داگیرکردنی کەرکووک تەنیا ڕەوتە چەپ و کۆمۆنیستەکان لە ئاستی ناوچەکە و جیهاندا بوون کە بەبێ لە بەرچاوگرتنی سوود و زیانەکانی بۆ ڕێکخراوەکەیان بەرگریان لە خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان کردووە.